زۆر کەس گلەیە کالەوەی کە ڕزقی کورتە و زۆر کەسیش دائما هاوارێتی کە نەخۆشە حاڵی خراپە. رسول الله صلى الله عليه وسلم یەک عیلاجمان پێدا بۆ ئەمە زۆر گرنگە خۆشەویستەکان. پێغەمبەر فەرمێ صلى الله عليه وسلم من أحب أن يبسط له في رزقه وينسأ في أثره أفرمي هر کەسێ حەز ئەکا کەوا خۆی تەعالا ڕزقی بەرفراوان کە، هەر کەسێ حەز ئەکا تەمەنی درێژ بێ، دوور بێ لە نەخۆشی لە بەڵا، ئەفەرمێ چی بکات؟ ئەفەرمێ فەلیەصل ڕەحیمە، ئەفەرمێ بە سەردان و سڵەی ڕەحمی هەبێت. طبعا سڵەی ڕەحم خۆشەویستەکانم تەنها سەردان نییە، سەردان بەشێکە لە سڵەی ڕەحم. جاری وهەیە یارمەتیدانی خزم و کەسوکارت بەدەمەوە چوونیان لە کاتی تەنگانە و ناڕەحەتیە. یعنی المهمە بەس لێرە چییە لە سڵەی ڕەحم؟ ئەوەیە کە پەیوەندی کۆمەڵایەتیت بەهێز بکە، پەیوەندی کۆمەڵایەتیت بە تایبەت لەگەڵ خزمان و دۆستانتە. ئەوە هۆکارێکە بۆ ئەوەی خوای پەروەردگار بەرەکەت بخاتە ڕزقتەوە و تەمەنیتیش درێژ بێت، دوور بی لە نەخۆشی و لە بەڵا و موسیبەت.